بارودۆخی هەرێمی کوردستان بە جۆرێکە بەرگەی ئاڵۆزی زیاتر و بەریەکەوتنی چیتری هێزە سیاسیەکان ناگرێت بۆ تێپەڕاندنی ناڕەزایەتیەکانی شەقامی کوردی و سوود وەرگرتن لەو چانسەی وڵاتانی زلهێست بە تیمی حکومەتی هەرێمی کوردستانیان داوە پێویستە کارکتەرەکانی دەربازکردنی هەرێم تەواوی کارتەکانی خۆیان بەکاربهێنن بە ئامانجی نەکەوتنی زیاتری هەرێمی کوردستان. ئەمەش پێویستی بە گوێگرتن لە پارتەکانی دەرەوەی پرۆسەی گەندەڵی هەیە کە بەردەوام مەترسیەکانی سەرەزمون و ئایندەی هەرێمی کوردستانیان پیشانی دەسەڵات دەدا. ئۆباڵی فەشەلی چەند ساڵی ڕابردوو بەتەنیا لە ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستان نییە بەڵکو ئەوە پارتی وێشێتی بوون کە هەیمەنەی تاویان کردبوو بەسەر حکومەتی هەرێمی کوردستاندا و بەرەو تونێلێکی تاریک ئاراستەیان کرد. بەڵام ئەرکی حکوومەتە لە ئێستادا ئەم دۆخە زەمانی و هەستیارەی بەسەرگەلەکەماندا هاتووە تێپەڕێنێ و هەرێمی کوردستان لەو کۆمەڵە قەیرانەی تێیکەوتووە دەرباس بکات. ئێستا حکوومەتی هەرێم ڕاستتر بڵین سەرۆکی حکوومەت و ژێگرەکەی با تەواوی ئەرکی ئەو دەستپێشخەرەیان دەکەوێتە ئەستۆ جا بە پێکەینانی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بێت یان پێکەینانی حکوومەتێکی بەهێزی فراوان ئەمەش بە دوورخستنەوەی کۆمەڵێک دەموچاوی سیاسی کە لە ڕووی بەهەدەردان و شکستی دیبلۆماسی و بەڕێوەبردندا پشکی شەریان بەردەکەوێت. ئێستا هەرێمی کوردستان لە ڕووی دامەزراوە یاسایی و سیاسیەکانەوە دەستی کورتە. پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان هەڵوەشاوەتەوە و دەسەڵاتەکانی ڕادەستی سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان و ئەنجومەنی دادوەری کردووە. هەرچی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیشە بە خولێکی لاوازدا تێپەڕ دەبێت و کارەکانی لە چاودێریکردنەوە بۆ جێبەجێکردنی ڕێنمای حزبی گۆڕاوە. بۆیە ئێستا تۆپ لە ساحەی نێچیروان بارزانیدایە و پرسیاری هەرە گرنگ و هەنووکەی ئەوەیە لە کۆتاییدا ناوبرە و دەتوانێت بە بەهێزی لە ناو پرۆسەی سیاسیدا وەک دوا دەرفەت ڕۆڵ ببینێت و هەرێم و دەستکەوتەکانی لە کەوتنی زیاتر بپارێزیێ یاخودنا.